چۆن مارێکە چۆن مارێکە لە ڕێگای ئێمە وەستاوە لە ڕێگای ئێمە وەستاوە ڕێگاگیرە لە هەمومان بۆ گیانی ئێمە بەتاوە بۆ گیانی ئێمە بەتاوە چۆن مارێکە چۆن مارێکە لە ڕێگای ئێمە وەستاوە لە ڕێگای ئێمە وەستاوە ڕێگاگیرە لە هەمومان بۆ گیانی ئێمە بەتاوە بۆ گیانی ئێمە بەتاوە دژی ئێمە دەداوەتێ یەتی سولان هەلەمنەوە بەماتەمە دوو تاریکی لەبەر ئەمە لە ناکەوە مەلامەتی هێرش دەبا بۆ ناو ماڵ و بەسەر منداڵ بۆ ناو ماڵ و بەسەر منداڵ زەراوی خۆی وا دەڕژێنێ قین و ڕقی دەکا بەتاڵ قین و ڕقی دەکا بەتاڵ ڕۆژی جۆرێ خۆی دەرنەخا لە دەشت و چۆڵی دێکەمان لە دەشت و چۆڵی دێکەمان بۆخن مژین هەرکات ویستی بەبێ ڕەحم دێ بۆ جەمان بەبێ ڕەحم دێ بۆ جەمان بە هەمومان پشتێک بگرین دەستەینە ناو دەستێکتری دەستەینە ناو دەستێکتری لە ناوی دەینە و لاپەکە بەپانیکەینەوە سەری بەپانیکەینەوە سەری چۆن مارێکە چۆن مارێکە لە ڕێگای ئێمە وەستاوە لە ڕێگای ئێمە وەستاوە ڕێگاگیرە لە هەمومان بۆ گیانی ئێمە بەتاوە بۆ گیانی ئێمە بەتاوە چۆن مارێکە چۆن مارێکە لە ڕێگای ئێمە وەستاوە لە ڕێگای ئێمە وەستاوە ڕێگاگیرە لە هەمومان بۆ گیانی ئێمە بەتاوە بۆ گیانی ئێمە بەتاوە لە گوندێکی خەنجیلانەی ئەم وڵاتە خۆشەویستە لە گوندێکی خەنجیلانەی ئەم وڵاتە خۆشەویستە لە ژێر هەموو بەردێ هەر کانیاوێ دارێ لێرەوارێ دارچنارێ نەوبەهارێک نەوبەهارێک دەست لە ملانی ئاسوودەیی و هێمنی بوون لەو گوندەدا دانیشتوان وەکو برا لەگەڵ بانجی بەرەبەیان تاشە و چرا هەر خەریکی ئیش و کار و دەستەبەری ژیانی پڕسەربەستی بوون هەر خەریکی ئیش و کار و دەستەبەری ژیانی پڕسەربەستی بوون پەری ئەوین باڵی بەسەر گوند و گوندنشینان ڕاکێشا بوو خوای مەزنیش خێر و خۆشی پێبەخشی بوون بەڵام ئەفسۆس لە ناکاودا کوڵەمارێ تاریکی شەوی بەزاند و هاتە خوارێ تاریکی شەوی بەزاند و هاتە خوارێ حەمەگیان هۆ بەڵێ ئەوە لە کوێ براگەن حەسەنەوە خۆتی بەڵە چاوە فەرموگا حەسە فەرموو ئەوە هاتن بەقڕ ئەم کاتت باش کاکمە ئەی جانت باش چۆنی حەیات یاخەوە خێر ئەحواڵت چۆنە چاکی برا وەزە چۆنە سواس دەکەم لەگەڵ ئیش و کارەکە تا چۆنی بخۆ بەزار باشە بن ئینشەڵڵا ئای زراعەتی ئەم ساڵ چۆنە وەڵڵا تابینی بخۆ بەزار باش خوا گەورە ئینشەڵڵا ئەی کام بەرماڵەت بکانی وەڵای قوربان ئەوە تا بزنەکانم لیاکە بەجێ هێشتۆ وتم با سەرێکی لێ دەمزانمەگە پێویستی بە یارمەتیەکەت هەیە پێویستم بە یارمەتی نێوەردان شۆر بە دوو قسەی لەو بکەن وەرە
شوارە اياك حسن کاکەگیان مثلا ژنانان گەشتە چی حەمەگیان خوا یار بێ ئینشەڵڵا مانگی داهاتوو بەس بەڵام خۆتە زانی چەند ئیش و کاری ناو ماڵ ماوە هێشتا هەمووی ئینشەڵڵا کڕین و ناخوا لێدێنی ئینشەڵڵا بەڵام حەمەگیان هیوادارم تۆش بەم زوانە دڵمان خۆش بکەیت کاکەگیان دڵمان خۆش کە جارێ بۆ من جارێ خوا کەریمە خوا کەریمە خوا کەریمەش نفرت الدبي أرمد وبشكرس رشح سيريكا كاكا كاكا محمد كاكا محمد جو تيارا كاكا محمد جو تيارا بزاني چه باشا چه شو بو تو شوبو خان بنوسا كاكا محمد كاكا محمد جو تيارا جو تيارا كاكا محمد جو تيارا آفرين شوبو خان شطلي ولدا يا خوا بخير بيرونا كان شوني باش بيأسفن ما شاء الله بوك بوك بخوا دنجي خوشة اي دمت خوش بحسن بيوي بحسن جان خوشویستید خوراکم و خوراکی روزانم کافت کوتم گتوبه و مدرکی بلانم آی روزك نبو خوشويستي ترونك لنا ظلم روزك نبو خوشويستي
جوانەکە لە ناو دڵم ئەگەر ڕۆژێک تۆ نەبینم واز دەکەم بە بێ دڵم ايه ناصر تو والله من لخوابه زياده الحمد لله باشم يا اخوان وابي وابي ازايتي باوكم حسن بەڵێ يمرك ام بياني زو بخواد وفشكيكم شكوش رش بيس وەڵی وام زای شتێکی گەورەتر کوشتووە وام زای ئەڵێ مارم کوشتووە والله من سروان زانست مار ئێوە ئەزانن مار چییە؟ مار ئەوەنە درندە و ژەهراویە بە تایبەت کوڵەمار. والله ڕاستەکەی مام ئیسماعیل مناڵ بووم باوکم بە ڕەحمەت بێ ئەیوت ڕۆڵەکانم مار ئەگەر بریندار کرا زۆر شەرخواز دەبێ و زوو تۆڵەی خۆی وەردەگرێتەوە والله ڕاستەکە مار شو بو؟ بەڵێ حاد مصاص لبس عينك داخل بخو داخل بخو نابيها باشا دي حصل ديسا عقل دي ناشدي حەمەد جان کوڕ مازی لێ بێنە با چایەکەشی بخوانجا بخەوێ دایکە ماندووە باقي باس راحتك بخو چی با چایەکەی بخوا دوای سەری دێشێ شەو بۆ خەڵ چایەکەت بخۆنجا بخەوە حەمەد جان هاو چایەکەتە شەو بۆ بەڵێ حصل دادە چایەکەت خۆ ئەس چایەکەت خۆ خۆش عاقل دێسە چایەکەت خۆ جاکو شێر بڕۆ ئاغۆ خۆ بخۆدی باشە باوە بەڵێ باش دێ چایەکەت خودی داد ئەوە خەوی لێکەوت شەو بووە ئۆش بەحەمەد ئەوە لەگاتت لەگەڵی کرد ڕۆڵە ئیلاچیت کرد شەو بۆ بەڵێ دایە وەرە سەرجێکت وەرەوە خەش دەوەرە دەی دەبخەوە کتدایە ئەو خەش کتدایە ويدا زي ما عندهم حتى كان هم جانك حەمەد جان والله جان ئەوە چیتە لێ ماندوو یاوڕۆ ويدا ئاڕۆ لە هاوەتانێکت زۆر ما عندهم زۆر درێژ بە کوڕی شیرینم درێژ بە خۆ دەسراحەت کە بخەوە درێژ بە كي خوم لي خذ بالهم دايك باشە باوک باش شو بو خوت خەوت تاك دەبخەوە دێ هەما ئەزانی ئیمڕۆ چێ لە ماڵمان بوو شو ما دايك ڕووناک شو هناك بەڵێ ڕووناک هناك حسني خومان راسك هو حسن شاد بولان بياني دايك ما شاء الله دنگي خوش بيه ويا اي بەخوا حەمەد جان ڕووناک و حەسەن هەر قایل بەیەکن بەخوا ئەوەندە جوانە ڕووناک ئەڵێ بووکی خەرامانە دايك بيموت قلت ابي من زمان شاك من بوبكي
حەمەد گیان ئەی تۆ کەی شایەکمان بۆکەی دایکە ڕجات لێەکەم سەد زەوتم تا چاوی شەوە چاق نەکەم من بیر لە ژنیا ناکەمەوە هەمووی 2 ساڵ دیکەیە چاوی ئەملا دەکەم ئەوسا بەم دەستانی خۆت نییە بووکە جوانم باڵە بژێری لەسەر لێم گەڕێت خوا ئێستا ماندوم ئا بخەوم خوا دڵم بە شایت خشاد بکە ڕۆڵە يا الله يا رب العالمين خويا بمان باريزي خويا بمان باريزي لشر شرور الدنيا لشر شيطان لفتنة آخر زمان لبلاي ناقيان خويا بجرك سلطان منكي وخاطر قوري خوش عيشتي خود ضل شادم كي بتساقبونا ويشوبو ضل شادم كي بس زماوندي حمي كرم خويا جرك سلطان منكي لقل من الأمة محمد يا رب يا الله داوت سيدي خوبي نه آی داوت چلی راگر آی دايكو وتيا دايكو مربي وجداه مربي محمد هو شي هو مربي ولا قاعد حسران دابا دي بين مستشفى دي بقى بس كده السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله يا ربي خويا رحمن يبكيت وخاطري قولي خود رحم لخوتي أندي يبكي يا ربي خويا لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله عزیزەکان ئێوە ئەمڕۆ جۆتان لە هەندێ باس پاسی مادەریە
دەڵێن مار شتێکی ئاسایی نەخێر شتێکی ئاسایی نیە بەڵکو شتێکی ترسناکە و دەبێت بە کەس و کارتان بڵێن کوشتنی مارەکە تەنها لەسەر محەممەد نییە بەڵکو لەسەر دانیشتوانی گوندە باشە خۆشەویستەکانم محەممەد هەرچەنێ ئەمڕۆ بە دوای ئەو مارەدا گەڕین ئەو نەفرەت لێکراوە نەمان دۆزیەوە ئەتر خوازان لە چی شوێنێ خۆی قایم کردووە بەس بەڵام ئینشەڵڵا هەر ئەیدۆزینە هەرگیز ئەبێ بیدۆزم بیکوژم محەممەد من ئەترسم ئەڵێم لەم ناوە نەمابێ و لە جێیەکی تر خۆی قایم کرد وانێ کاک حەسەن وان نییە هەر لەم ناوەیە بۆ شۆڕوە هەر ئەیدۆزین ئینشەڵڵا کاک هەر ئەیدۆزین ئینشەڵڵا برایان بەخوا مەسەلەکەیان وا گەورە کردوێتەوە ئەوە نایێنێ مارێک و منداڵێکی کوشتی تر چی بوو؟ وڵی بابە خەلیفە ڕاستەکە مارێکە دایەکە مناڵێکە و کوشتی بڕایدا ئەمە چیە گەورەتان کردوێتەوە؟ هەی بەخوا جوانە مەسەلەکە هەر مەسەلەکەیە خەڵکی ئەم گوندە هەر باسی مارەکەکەن ئەوە دە ڕۆژە شەو بە ئەمری خوای کردووە مارەکەش هەر بە کەیفی خۆی دێت وەڕوا بێنە کچم بێنە ڕووناک کچم دایکی ڕەحمەتیت کە ئەمری خوای کردووە سەتی پێم وتی ئەبێت چاوت لە ڕوونا بێ و ئاگاداری بیت وا منێش وەستێتەکەی دایکتم هاور دەجێ و کوڕێ باشم بۆ دۆزێەوە حەسەن کوڕێ چاکە وانییە؟ حەمەجان خۆیەتی؟ ناوەڵڵا هاي ئەوستەکە بوو کەوی مریشکە بخوات بەخوا ڕۆڵە گیان باش بوو لێیدا خۆ خەریک و مریشکەکان بخوا کورەوە ئەمزانی مارەکەتان دۆزی بێ قەزابی هەمە گیان بەخوا باش بوو لێیدا ڕۆڵە خۆ خەریک و مریشکەکان بخوا ئەو ڕۆژەی من و مارەکە بەرهەنگارێکە بینەوە ئەو ساسام خۆم چۆت دۆڵی خۆمی لێ سەرمەوە ئای لەو ڕۆژە دەبێت بە کەس و کارتان بڵێن کوشتنی مارەکە تەنها لەسەر محەممەد نییە بەڵکو لەسەر دانیشتوانی گوندە باشە خۆشەویستەکانم محەممەد کاک محەممەد خۆش بی محەممەد جان مادوو نەبی کاکە ڕاستەکە محەممەد جان ئەمڕۆ ڕۆیشتی و هاتیتەوە بێ ئەوەی ئەمڕۆ بە من بڵێ تێم ناگەیەنی هەتاکەی بەسە کاکە گیان ئەم بێدەنگیە تاکەی
بەدەست خۆم نیە دڵم تەنگە. کاکەی جان خوا گەورەیە بە قوربان محەممەد خوا گەورەیە مردن برا گەورەی هەمومانە گەڵتە مادەم هاتی زۆر چاکە با بڕن سەر لە گۆڕەکەی چە بۆ بدەین با بچین فەرموو با بڕن کاکە کاکە گیان من لە سێشت زۆر ئەترسێم چی دادەکەم چێتە یەکەمیان تاریکاوی دووەمیان مردن سێمیان گۆڕ زۆر لێ ترسێم نامەترسە مەترسە دادەکەم نالم مەترسی نالم گۆڕ بتبادەوە داكيم ظلمة أم لنا سونا داكيم ظلمة أم لنا سونا لدسنا بك داما بخونا داما بخونا هيك تمري شو وجهك خوشکافتەو خوا عافیکە لە ڕاستیدا من لە نەخۆشخانەی شار بووم لای دایکم بوو هەواڵێکی شەوبووم پێگەیشت کە مار پێوی داوە خۆشبی ئاغاجار ئەی تۆ دایکت چۆن بوو سپاس دەکەم هەواڵ تێپرسی بەس تەمەند درێژی بۆ ئێوە بمینێت خۆشی ئاغاگیان سپاس دەکەم خەو خێر حەمەجان دەبێ ئەم مارە نەعلەتیە سەری پان بکرێتەوە تۆڵەی شەوەی لە بسێنێتەوە بە شەرەفم کاکە حەما ئابتاخان هەر کە هەواڵەکەمان بە جەنابی ئاخا گەیان زۆری پێ ناخۆش بوو بۆیە یەکسەر وتی نەوزاد ئەبێ خۆمان ئامادە بکەین و بگەڕێنەوە بۆ گوندەکەمان هەروەها وتی ئەبێ یەکسەر تۆڵە لەم مارە بسێنرێتەوە و سەری ئەم نەحلەتیە پان بکرێتەوە سەلامەت دی ڕۆڵە نەوزاد گیان خوا تەمەند درێژت بکاو خوا ئاغاش بۆ ئێمە بێڵێ ڕۆڵە إنا لله وإنا إليه راجعون کچم تەمەند درێژی بۆ خۆتان خوا سەبووریتان دا خوا سەبووریدا کوڕم محەممەد بەڵام ئاغاگیان خۆمەزانم چۆن تۆڵی خۆمی دەکەم و مار نەعلەت بووە خۆمەزانم محەممەد تۆڵەی تۆ نییە تۆڵەی هەمومانە وعابس يا اخو بخير بين يا اخو بخير يا اخو بخير بين يا اخو نفرت لك راو ورا بون الدكم جونا دنكتا حما وتي درولا دايك السبيقة من المناوية شي المناوية كرم ونفرت لك راوة بسم الله الرحمن الرحيم رولا واس بينا لم بزمان هو تشيد بينيوا بوني شي أغاقان بون مارا كاكم هسبيقة لمناوية صورتها ونزيكا كاكا حما
مارەکەت نبینیوە بەڵێ کاک نەوزاد مارەکە لەم ناوەیە نەوزاد مەلا قوربان هەر ئێستا ڕێ پیاوانی دیەکەم بۆ کەکەیتەوە دەوری ماڵی حەمە بدەن مارەکەم بدۆزنەوە نەخێر ئاغاگیان نەخێر مەسەلە مەسەلەی منە پێویستە بە تەنیا تەڵی خۆمی لێ بسەرمەوە وەرە پێشەوە باو سەرەت لە هێشتا لێکەمەوە پێ دوو چاوەڵ کۆڵم ئەی نەفرەت لێ کراو لەکوێی وەرە السلام عليكم. آغا شوني؟ باشي بخير. ساعتك. أري آغا دايكت شون بو؟ زور باشا زور سلام عليك. هواك برسي براستي. براستي آغا قند كمان زور خوشة. بس تنها أمكار ساتنا بيت وشمان بوا وإن شاء الله يبجنا مني. براستي أمكار ساتا قد لبيرم ناتشت. أبي أم نفرد يكره مرة سري بان بيت طول الشاب ولبسني ما مستا. إن شاء الله آغا إن شاء الله. أبي تسكننا ودسيك عم نفرد يكرهون نابدين دور أقول لهم دبي سنورك بو أمارنا على دو دابلين باوكم أجينا بخوا عزيت ما ندا في سيمان بأشناعي هي لم باوكم نادي أهم اللي بكات مام إسماعيل قسەکەی تۆ هەتا بڵێ زۆر جوان و بەجێ بەڵام هەندێک کەس لە گوندەکەمان تاکو ئێستاکەوا تێ نەگەیشتن وەکو تۆ ئەڵێن ئەم مەسەلە مەکەنە مەسەلەیەک و ئەمە قەزا و قەدەر و مارێک و بە مناڵێکی دایە و تەواو وانیە مەحەمەد جان بەڵێ وایە بەڵام ئەمە سنوێرە بەم مارە دابنێ نایە بەسەریا بڕوە نایڵم ئەمە سری پارەکەنەوە أو بارك لي أي نفرد لك راو أي نفرد لك راو الحمد لله نخير
نەخێر ئەمارە خۆی نییە خۆی نییە ڕاستەکەی داگە خۆی نییە وەرە بەخوا خۆی نیارە وەڵڵا بەڵام ئەو مارە نەبوو بڵێ وایان وت مامۆستا بەڕاستی ئەم مارە بۆتە هۆی ناڕەحەتی گوندەکە و ئەم گوندە هێمن نەخۆشەی کردوتە مەدانی درندەیی و بێ ئارامی مامۆستا لەسەرمانە ئێمە خەڵکی ئەم گوندە تێ بگەینین کەوا یەک بگرن و بۆ کوشتنی ئەم دژمنە بڵێ زۆر جوانە قسەکەت بەجێیە مامۆستا گیان بڵێ مامۆستا ئەبێ وا بێت برایان خەڵکی ئاوایی خۆتان ئەزانن ئەممارە نەفرەت بۆ دیسان سەری لێمان هەڵداوە خۆتان ئەزان ئەگەر بێ و چارێکی نەکەین بۆ هەیە تووشی مشکلەیەکی گەورە ببین بەڵێ بەڵێ بەم ستانە و مار بەم شێوەیە نابێ بێت مامۆستا مام سمایل نازانم جەنابتان فەرمانتان بە چییە چۆخە بەڵێ ئەوەی ڕاستی بێ ئێمە چاوەڕوانی ئاغامانەکەین ئاغامان کە تەشریفی هاوردوێرە پێویست ئەمە پێش ئەوەی کە ئاغامان بێ وێرە قسەمان یە بکەین باوکم ما بەڕێزەکان مامۆستا گیان بۆ ڕێم نادەن بۆ ڕێم نادەن بەتەنیا خۆم تۆڵی خۆمی لێبسەرمەوە ئەگەر دەستمی دەکەوێت ئەبێ نییە بەم جانات هەردوو چاوی هەڵکۆڵم محەممەد جان من لە ئازارت تێگەم با ئەم مەسەلە بەس مەسلەی تۆ نییە کاکە گیان مەسلەی هەمومانە برایان وانە محەممەد کوڕم قسەکەی کاک حەسەن جوانە مشکلە بەس مشکلەی تۆ نییە بەڵکو مشکلەی هەر هەمومانە با ئاغاش بێ و ئوستە پێی ئەڵێن مام سمایل جەنابەت چییە فەرمێ چۆخا جان هەروەکو جەنابەت فەرمی ئێمە ئێستا چاوەڕوانی ئاغامانەکەین فەرموو دانیشن ئاخای گیان بەخێراتی قوربان بەخێر بێ خۆتان بەخێر بێن قوربان بەخێر بێ هەموو لایەکتان بەخێر بێ بەخێر بێ ئاغا گیان بێ مامۆستا گیان ئەرێ مامۆستا لەگەڵ قوتابخانەیە چۆنن بەڕاستی ئاغا زۆر باشی بەس تەنها باسی مارە هەر باسی مارە بەڵێ بەڵێ مەلا گیان چۆنی تۆ چۆنی لەخوا بەزیاد بێ الحەمدولله برایان بە ئەنجا بێنە سەر باسی مارەکە مار بوو بە مەوزوع یعنی نەیعنی و نانا خەلیفە ئەزانم چی ئەەکەی و چی ناکەی جارێکی تر قبول ناکەم لە دیوەخەرەکەی من ئەم قسە دووبارەکەیتەوە تێگەشتیان نا دەم خۆش ئاغا قسە تا ئاغا قسەکەت بەجێ ئاغا جان بەڕاستی ئێمە پێویستیمان بە یارمەتی تۆ هەیە ئەبێ یارمەتیمان بکەیت برایان گوێم لێ بگرن یەکەم ئەوەی ساچمە و تفەنگی هەیە ئامادەی دەکا دووەم هەر کەسێ مارەکەی بینی لە قوشبینەیە گیان لە دیوارێ تەقەی لێ نەکا بۆ لەبەر ئەوەی ماڵەکە ئاگر نەسەنێت سێمین بە کەس و کارتان ڕاگەێنن ژووری خەوتن چۆڵکە بۆ ئەوەی مارەکە شاردنەوەی نەبێت چوارەمین قەندیل و مەشخەڵ ئامادە دەکەن بۆ گەڕانی مارەکە پێنجەمین پاسەوان خۆی قایمەکە لە خانەکەی خۆی ئەوەش ئەکەوێتە سەر ئەرچیشانی مختار بەڵێ قوربان قسەکەت بەجێیە ئاغا گیان برایان ئەگە یارمەتیمان بدەن من و مامۆستاش بەش بە حاڵی خۆمان یارمەتیتان دەین چەند شەوێک لەگەڵتانە ئێشکە گرین بۆ سەرپانکردنی ئەو مارە نەفرەت دراوە دەم خۆش مامۆستا یا الله بەناو قابێنین لەی باکم واویست
دەکەم بۆنت دەکەم نەفرەت لێ کراو وەرە پێشەوە چۆمە دەنگتە وەرە پێشەوە یان دەم کوژی یان تۆڵی خۆ بن لێ سەرمەوە وەرە پێشەوە ئۆ کاکە حەمە هۆ کاکە حەمە کاکە حەمە ئەمە گیان خۆمانی نەوزادی نەوزاد هەر نەوزاد بەلە قوربان چۆنی خێری کاک باشی چی خێرەوە خێرە بێ ئیشەڵا کاکە حەمە خێرە بێ ئافتاوخان خێرە بێ ئیشەڵا کاکە حەمە جەنابی ئاغا زۆر سڵاو لێ دەکا عەلەیکوم السەلام سبەینێ پشت بەخوا دەڕوا بۆ شار دەرمانی دژەژاری مار و هەروەها برینپێچێکی تەندروستی بۆ گوندەکەمان دێنێ بۆچی کاکە نازانی کاکە حەمە لەبەر ئەوەی ئەگەر جارێکی تر ئەو مارە سەری هەڵدایە و بە یەکێکی ترمانیۆدا ئەوە یەکسەر خۆمان چارەسەر یەکای پێشەوەی بگەینە شار خۆشتە چاکە ئەی چۆن کاکە حەمە جەنابی ئاغامان هەر ئیشێک بکات بۆ گوزەرانی خەڵکەکەی دێکەیە سپاس بۆ تۆ بۆ ئاغاش بەڕاستی ئاغا چاکمانەیە کاکە حەمە جەنابی ئاغا و من و خەڵکی دێگە بە گەورە و بچووکەوە ئامادەین بۆ خزمەتکردنی گوندەکە ئێتر پێویست بە سوپاس ناکا بەساقەوە ئەو خوایە ئاغامان بۆ بپارێزی بۆ خاتر گەورەی خۆشەویستی خۆت لەناو دشتی ئەی تاوەبار والباب ڕۆت و دەربچۆ لە دێو لە شار کاتی ئێمە جێ تۆ نییە پیسی بەدکار هەر ڕۆژێک دێ تۆ نامێنی ئیتر یەکجار